لا ساڵیادی مرافعە مەزنەکەی سەرۆک مام جەلالدا کەرکووچەکان ستایشی ڕۆڵی سەرۆک مام جەلال دەکەن و دەڵێن مام هەمیشە لا خەمی کەرکووک و کەرکووچەکاندا بووە. لە غیابی ئەوە دەبینین ئەم ناوچانە کەرکووک ئەو پشتیوانە بەهێزەی جارانی نەما بەڕاستی خەمخۆرێکی گەورەی نەما ئەو قەت تاسوبی نەبوو بە شێوازێکی توندڕەوانە بیری نەدەکردەوە زۆر بە فکرێکی فراوانەوە بەڵگەی بۆ نەتەوەکانی تر دەهینا ئەو نەدەویست نەتەوەکانی دیکە ڕەش بنەوە بەڵام دەوت ئەم ناوچانە زۆرینەی کورد بووە خاکی باو باپیرانمان بووە. لا دوای پرۆسەی ئازادی لە عێراق پرسی کەرکووک یەکێک بووە لە هەستیارترین پرسەکانی ناوخۆی عێراق و تەنانەت هەرێم و جیهانیش چونکە شارەکە لالایەک بەوە ناسرا بوو دەوڵەمەندە بە سامانی نەوت لالایەکیش چەندین نەتەوەی جیاجیای تێدا دەژی ئەمەش هۆکارێک بوو بۆ دەستێوەردانی وڵاتانی هەرێمی هەر لەبەر ئەمەش حکوومەتی بەعس لە سەردەمی حکومڕانی خۆیدا هەوڵی گۆڕینی دیموگرافیای شارەکەی دەدا بەڵام باڕوخانی حکوومەتی بەعس سەرۆک مام جەلال لە ڕێگەی سەرچاوە و بەڵگا مێژوویەکانەوە کوردستانی بوونی کەرکووکی سلماند و بۆ گشت لایەکیش ڕوون بوویەوە کە هیچ کاتێک کورد دەستبەرداری کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دیکەی نابێت. مام هەمیشە سەلمانیەتی کە کەرکووک کوردستانیە هەر لە ساڵی ئازادکردنی ساڵی 1991 لە 2003 هەمیشە بە بەڵگەوە سەلمانوێتی ئێمە هەمیشە چاکە و هیمەت و خزمەتی ئەو پیاوە لەبیر ناکەین. درود بۆ گیانی پاکی هەواڵ مام جەلال. لە 9 شوباتی 2004دا سەرۆک مام جەلال لە ئەنجومەنی حکوم بە دیالۆگ و دیبلۆماسیەت سەلماندی کەرکووک کوردستانی و حەمرینیش سنووری باشووری کوردستانە. لا دوای پرۆسەی ئازادیشەوە سەرۆک مام جەلال بە دەیان بەڵگەی مێژوویی و دۆکۆمنت کوردستانی بوونی کەرکووکی سەلماندووە. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکووک.